بە ناوی خۆی گەورە و مهرەبان ڕۆژێکی زۆر خەمناکە بوو من و بوو هەموو هەواڵانی کاکە ڕۆژ لە دەستدانی برایەک و هەواڵێکی عەزیزی وەکو کاکە ڕۆژ ئاسان نییە. لە ساڵی 1958ەوە من و کاک ڕۆژ وەکو دوو برا پێکەوە بووین لە قوتابخانە و تا ئیمڕۆ بۆ یەک لەحزەش لێک دوور نەکەوتینەوە. جێگەی پەنجەی کاک ڕۆژ لە هەموو قۆناغە سەختەکانی خەباتی گەلەکەماندا دیارە. ڕۆڵەیەکی ئازا و بە وەفا بوو گەلی خۆی بوو پارتەکەی و درێژە پێدەری ڕێگەی باوکی و دایکی بوو. و من دڵنیام کە هەواڵانی کاکە ڕۆژ درێژە پێدەری ئەو ڕێبازە دەبن و خەبات دەکەن لە پێناوی ئەو ئامانجەی کە کاکە ڕۆژ و زارەها تێکوشەری تر و قارەمانی تر سەریان لە پێناوی دانەوە. کاکە ڕۆژ هەمیشە لە یادمان دەبێت. خوشک و برایان، ڕۆژێکی خەمناکە. کەسێک کە ساڵها بەیەکەوە ژیابین بە تایبەتی لەگەڵ جەنابی سەرۆکە لە تافی لاوێتیەوە یەکتریان ناسیوە، ئەستەمە ئێستا بتوانێت قسە لە بابەتی کۆچی دوایی و ماڵ ئاوایی لێ بکات. بۆیە دووبارە سەرخۆشی لە خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک و کاک نێچیروان و هەموو هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و کادیران و هەواڵانی پارتی دەکەین.